بەڵام بەیەکەوە ژیان لەسەر ئاستی هەموو جیهان با بڵێن وەکو حاڵاتێکی جیهانی وەکو لەمە لەلایەن ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان و پەسەند کراوە لەسەر ئەم باسە دەوەستین بەڕێز هوشیار مالۆ سەرۆکی ڕێکخراوی کوردستان بۆ مافی مرۆڤ لەگەڵ ئێمە میوانە بەم بەیانە کاک وشیار زۆر بەخێر بێ خۆشحاڵین بەم بەیانی لەگەڵمانی زۆر سپاس بەیانتان باش زۆر سپاس ئەگەر لەوە دەست پێ بکەین سەرەتا باز لە کوردستان بکەین بۆ پێکەوە ژیان ئایا کوردستان گونجاوە بۆ بەیەکەوە ژیان بۆ یەکتر قبولکردن بە پێی کللتور بە پێی مێژووی ئەم ناوچەیە شتی زۆر جوانتان باس کرد بۆ بەیانە و یەک شت ئەوەی خاتون باسی کرد مەزانین تۆ بۆ ماوەیەکی مێژووی زۆر قوربانی فەرزکردنی هەویەبی و قوربانی فەرزکردنی ئاین و نەتەوە ئەوبی کە دەرفەتت بۆ دروستە بێ کە تۆ حاکمی عەردی خۆتی طبعاً بە هەموو بابێک هەوڵ دەدەی ژێرخانێک دروستکەی کە خەڵک بێکەوە بژیە هەوڵ دەدەی ئەوەی ڕووی داوە لە دژت ڕوو نەداتەوە لە دژی خەڵکانی تر بۆیە پێم وایە لە کوردستان ژێرخانێکی کەلتوری گونجاو هەیە بۆ پێکەوە ژیان بۆ پێکەوە بوون ئەم ژێرخانە کەلتوریە ئەوڕۆ نییە دروست کراوە ئەمە بە دەیان و بە سەدان ساڵە کورد و عەرەب و تورکمان و ئێزدی و شەبەک و ئاینی جیاواز و خەڵکی نەتەوەی جیاواز هەر بێکەوە ژیاوە و کێشەی یعنی کێشەیەکی ئاوای نەبوو بڵێ نەتوانی بێکەوە بژی ئەکید جاروایە حساسیات هەیە جاروایە حاڵاتت هەیە بەڵام ئەزان من کاتی خۆی شتێک نازانم ئەگەر گونجاو بێ هەر بە کورتی باسیکەم ناوم لێ ناو بیردۆزی زەڵاتە هەرێمی کوردستان پێم وایە وەکو قاپێکی زەڵاتەی گەورەیە ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستان هەوڵماندایە کە حازری بکەین سوپ نییە لە زۆر لە وڵاتانی دەوروبەر هەوڵ دەدرێت سوپ دروست بکرێ هەمووی بتوێتەوە لە یەک ڕنگ یەک دەنگ یەک بۆن یەک تام یەک لە هەرێمی کوردستان زۆر بە جوانی بەلای کەمی هەوڵمانداوە کە قاپێک زەڵاتت هەبێ تەماتەیە هەروەک تەماتە ماوە تامی تەماتەیە بۆنی تەماتەیە ڕەنگی تەماتەیە خیارە هەروایە پیازە بیبەرە هەمووی بێکەوە ئەوانە پێیان دەگوترێت کوردستان بەڵام هەر یەکە بۆ لای خۆی بچۆ خصوصیەتی قەومی خصوصیەتی ئاینی خصوصیەتی کەلتوری خۆی پاراستووە فەرز نەکراوە لەسەری وەکو ئەوەی لە ڕژێمەکانی ناوچەکەدا هەیە کە تۆ لەسەر عەرزی ئەم وڵاتە دەژی دەبێ ئەم ئاینە بێ یان دەبێ ئەم نەتەوەیە بێ یان دەبێ ئەم دینە دەبێ ئەم ڕەنگە بی باشە کاگوشار ئێستا جەنابەت دیسانەوە ئەوەی کە من تم جەختە کردەوە لەسەری کە ئەو زوڵمەی کە بەرامبەر بە ئێمە کرا ئەو زروفەی کە ئێمە تێی کەوتوین و بارودۆخی کە ئێمە ئێستا ئەتوانین بڵێین ئەمە بوو بە هەوێنی ئەوەی کە ئێمە ئێستا کە فەرمانڕەوایی ناوچەیە بکەین دەسەڵاتدار بین لە ناوچەیەک ئەمە بووە هەوێنی ئەوەی کە ئێمە بەرامبەرەکەمان قبول بکەین یان ئاینی زۆر جیاوازتر قبول بکەین نەتەوەی زۆر جیاوازتر قبول بکەین ئەمە هۆکارێک بۆی ینی سەریحیش بم ینی ئێمەش ینی ئەکید لە هەرێمی کوردستان کێشەمان هەن جاروایە قەزیەیەک ڕوودا حاڵەتێک ڕوودا لە دژی نەتەوەیەکی دیاریکراو یان لە دژی ئاینێکی دیاریکراو حاڵاتمان هەیە بەڵام ئەوەی هەن حالەتن دیاردەنین بۆ نمونە مەجموعەیەک هەنگاوی گەورەنراوە لە کورد بۆیش دەڵێم ژێرخان لە هەرێمی کوردستان لەبارە بۆ پێکەوە ژیان بۆ نمونە ئێمە لە وەزارەتی ئەوقاف نوێنەری جوولەکەمان هەیە نوێنەری زەردەشتیمان هەیە نوێنەری بەهائیمان هەیە ئەوان لە عێراق نین لە هەرێمی کوردستان هەن بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2005 یاسای 2015 یاسای پاراستنی پێکهاتەکانمان هەیە یاسامان هەیە بۆ لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان مەجموعەیەکی زۆر ئاین و ئاینزاوە یعنی گروپ و عقائد و طائفە بێکەوە وا دەژین و
تەنانەت بەشێکیان ئەگەر کێشەشیان هەبوو بی لە تاریخدا یان مێژوودا لەگەڵ نەتەوەی کورد ئێستا دەزانی هەندێک شتێ دڵی ئینسان خۆش دەکات ڕۆغمی ئەوەی ئەزام خەڵکێک هەیە احتیمالە ڕەئینەوەیەکتر بێ بەڵام کە تۆ ئێستا فەرمو هەستە بچۆ بۆ هەر ڕێستۆرانتێک لەولێر بۆ هەر کافتریا کافێک ئەبینی عەربی لێ ئەبینی سووری لێ ئیش دەکات لەوێ ئەبینی تورکی لێ ئیش دەکات بینی خەڵکێک ئەوەی دانیشتووە ئەجنەبیە خەڵکێکی ترە خەڵکی بەغدایە ئەوەی دی ئەوە ئەزانێ دەزانم خەڵکێک هەیە جار وایە زۆر دەڵێ وەکو باسم کرد حاڵەتت هەیە خەڵکێکی دەڵێ کاکەمە وڵاتیان پیس کرد ئەمە ئەنواع عشکال هاتوون ئەها بەڵام ئەوەی پاڵپشتی نێودەوڵەتیە بۆ هەرێمی کوردستان و ئەوەی نیتاجی ئەوڕۆی ئەو ناوە گەورەی هەرێمی کوردستان هەیەی ئەوە نییە لەبەرەوەی ئێمە دژایەتی نەتەوەیەکمان کردیە لەبەر ئەوەی ئێمە نەتەوەکانمان لە پێکهاتەکانمان لە خۆمان گرتیە لەسەرەوە ئەساسە ئەو پاڵپشتی گەورەی هەیە بەڵێ سەرەتا باسمان لەوە کرد کللتور و مێژووی هەرێمی کوردستان زۆر کاریگەرە پاڵپشتە بۆ یەکتر قبولکردن بۆ پێکەوە ژیان ئەی چی دەربارەی دەقە ئاینیەکان و ڕوحیانەتەکان تا چەند هاندەرن یان پاڵپشتن بۆ ئەوەی هەموو ئەو خەڵکانی کە لە ئاینە جیاوازەکان پەیڕەو دەکەن یەکتر قبول بکەن دەزانێت لە باوەڕ ناکەم لە هیچ ئاینێک پێی دەڵێن ئاینی ئاسمانی ئەدیانی سەماوی حتا ئاینی نا ئاسمانیش باوەڕ ناکەم هیچ ئاینێک هەبێ پاڵپشتی ئەوە بکە خەڵک دژی یەکتر بۆستی و یان تونتیژی بەکاربێنێت لە دژی یەکتر هەموو ئاینە دەقە ئاینەکان باسیەوە دەکەن کە ئینسان دەبێ بەیەکەوە بژێ و دەبێ یەکتر قبولکە جیاوازیەکان قبولکە و لە هەرێمی کوردستان پێم وایە تەرکیزێکی باش کراوە سەر ئەو شتانەی کە بەیەکەوە دەمان بەستنەوە ئەو شتانەی کە یەکمان دەخەن تەنانەت لە ئاینەکانی لە ئاین ئیسلام و لە ئاینەکانی تریش بەڕاستی تەرکیزێکی باش ئیبرازێکی باش کراوە و ئەکید جیاوازی هەن و جوانیەکەی ئەم پێکەوەژیان خۆ لەوەیە کە جیاواز بی و بێکەوە بژی خۆگەر هەمووی بۆ یەک ڕەنگ وەکو دەبێتە سوپەکەی باسم کرد یەک تام و یەک بۆن و یەکەوە هەمووی وەکو حزب الواحد و ڕەئی الواحد و قائد الواحد ئەوەی هەبوو قەدیم لە زمانی سەدام هەبوو بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە پێم وایە ئەو نیشاندانی ئەوەیە کە خەڵکێک هەیە لە من جیاوازە بەڵام ئێمە بێکەوە بڕیارمانداوە بێکەوە بژیم لە وڵاتە و ئەوەی ویستم یان کە باسی بکەم یعنی هەوڵێکی مهم هەیە و دەبێت تەشجیع بکرێت بە بەردەوام دەبێت هان بدرێەوە کە تەرکیز لەسەر مشتەرەکات بکرێت تەرکیز لەسەر ئەوانە ئەو شتانە بکرێت کە بەیەکەوە دەما نەک تەرکیز لەسەر جیاوازیەکان بکرێت نەک تەرکیز لەسەر ئەوانەی لێکمان دوور کەواتە کاگوشەوەتوانین بڵێین ئەو پێکەوە ژیانی کە لە هەرێمی کوردستان هەیە دروستە خاڵی زۆر بەهێزی هەیە خاڵی لاوازیشی هەیە ئەکید وەکو چین خاڵە لاوازەکان چۆن چارەسەرەکرێن بزانام تۆ کە بچی لای دکتۆرە بێ باسیکی بێ بڵێ من ئەم کێشم حتا ئەگەر حاڵەتش بێ باسیکی بۆ نمونێمە چەند حاڵەتێکمان هەبوو لە ساڵی پار و پێرار خەڵکێک هەیە مثلەن شعارێکی دەنووسی لەسەر دیوارێک لە دیوارەکان عەرەبەکان بۆ دەرەوە هەیە حاڵەتمان هەیە خەڵکێک هەیە عاجزەلەی کەسێکە عایلەکە شخصێکە بەڵام هەل ئەوە ڕنگدانەوەی گشتی ناو و کۆمەلگایە نمونەیەکی تری زۆر بەسیت کە سەرنجی ڕاکێشان پێش ماوەیەک کەسێکی لە ئاینێکی تر با بڵێن ئەمری خوای کردبوو لە سوشیل میدیا هێنابوویانە خوارە تازیە نیش وەکو هەر کەسێک ها خوا ئەفریکا جێگای بەهەشت بێ بۆ نووسی بینیم خەڵکێکی زۆر کاکە تۆ چۆنە بێ بڵێ خوا ئەفریکا چۆنە بێ بڵێ جێگای باشتە ئەمە ناچێتە ئاینی جیاوازە تر لەبیرمە لایفێکم کردەوە لەسەرەوە گوتم کاکە تۆ پێت وایە ینی خوای ڕەب العالەمین دانیشتێ بزانی کۆمنت چەند کەس گوتی خوا ئەفریکا و دادەنیشی لەسەرەوە ڕەئی دەگۆڕێ خۆ ئەم خوا ئەفریکا و جێگای باشتە خۆ بۆ کەسەکە نییە ئەوەی ئەمری خوای کرد ئەوە بۆ ئەو کەسەیە
کەس و کارەکانیتی ئایلەیتی دڵدانەوەیە بۆ ئەوەیە زیاتر ئیتر ئەم جۆرە خەڵکێکی تند هەر هەن لە کوردستانیش هەن و لە ناوچەکە هەن و لە عێراق هەن تا ئێستا هەن چی بکەین بۆی باسم کردە بێمە بەبەردەوام تەرکیز یان فۆکەس بخەینە سەر ئەو لایەنانەی کە ئیجابین ئەو لایەنانەی کە بێکەوە دەم ئەمانە هەر دەبێ هەبن ئەم جۆرە خەڵکە هەر هەیە تونڕەوە عەقلیەتێکی متەشەدیدی هەیە ئەمان هەر هەن لە هەموو جیهان هەن تا ئەو سنوورەی تەسیریان لەسەر خەڵکانی تر نییە هەیە بۆ خۆی هەیە بەڵام پێم وایە لە هەرێمی کوردستان تۆ ینی ئیحسائیەم لەلا نییە بەڵام تۆ بێ حاڵەتە گەورەکە ببینی ینی ناعادیلە من بێم لەو هەموو شتە جوانەی لە هەرێمی کوردستان هەیە بێم ئەوە هەموو بەجێ بێڵم بێم فۆکەس بخەمە سەر ئەو کەسە کە 4 قسەی ئاوای بۆ نمونە لەسەر فەیسبوک کردیان گوتی تو عەرەبیان کوردی کەسێکە وی گوت بەڵام یەک نمونە ناکرێت بڵێن ئەمە ژیانی و کەسانە ئەخاتە نائارامێ بۆ نمونە ئێستا 6,000 شەرکەسیمان هەیە شەرکەسەکانمان هەیە کە لە عێراق ژین 30,000 ڕێکی لە هەرێمی کوردستانە کە زێدی ئەسڵی خۆیان لە قەوقازدا لە قەوقازەوە تاوەکو ئێرەیتر جوجەکانن داغستانیەکان تر هەمویان بە شەرکەسەکان بە یەکتریڵە ئامۆزاییەکەنانە مەبەستم ئەوەیە نەتەوەیەکی ئاوها یان خود خەڵکانێکی ئاوها لە هەرێمی کوردستانە ژین تا چەندە ئەم پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستان گرنگی پێدراوەکە ڕێک لەو ژمارەیە نیواونیوی لە هەرێمی کوردستان زانە شەرکەسەکان بەشێکی زۆریان لە هەرێمی کوردستان خۆ سووریەکان ئەوانەی کە پەنابرن نزیکەی 250 هەزاریان لە هەرێمی کوردستان زۆربیان لە دۆکن لە هەولێر دۆکن خۆ تۆ دەزانی ئێستا قەرەجەکان خۆ ئەمانە پێکاتن دوێنێ پەیوەندیم لەگەڵ کرا لەلایەن سنتەری ڕۆشنبیر قەرەجەکان گوتیان ئێمە دەمانەوێت لەو کۆبنەوەیە بەشدار بینەوەی باس لە پێکاتە و باسەوە وڵاهی ڕاست دەکەنەوە مافی خۆتان بەش باشە کەواتە چەندێک ڕۆڵی هەیە بەڕێبەراتی یاخود بەڕێبەری بەڕێبردننی ئەو کارانی کە هی پێکەوە ژیان و ئاینەکانە لە وەزارەتی ئەوقاف تا چەند توانێتەوە ئەوەی وەزارەتی ئەوقاف زیاتر باسی پێکاتە ئاینیەکانە بەڵام تۆ پێکاتی دیت هەیە ئاینی نین مەسەلەن نەتەوەیین پێکاتی عێرقین ئەتنیکین من پێم وایە ئەزانین چۆن خەڵکێک تۆ فینیهایە خەڵکێک هەیە ڕخنەی هەیە لەم حاڵەتەی لە هەرێمی کوردستانەیە خەڵکێک هەیە ئەسڵان پێی ناخۆشە نەتەوەیەکی تر ببینێ هەیە عقلیەتی ئەوە بەڵام تۆ سوورەتە گشتێکە لە هەرێمی کوردستان و ئەوەی ناوی هەرێمی کوردستانی دروست کردووە لە ناو کۆمەلگای نێودەوڵەتی و ئەو پاڵپشتی کۆمەلگای نێودەوڵەتی کە پاڵپشتی سیاسی و پاڵپشتی اقتصادی و پاڵپشتی عسکەریت هەیە تۆ وەزارەتی پێشمەرگەت پاڵپشتی دەکرێت لەسەر ئەساسی چییە؟ هەل لەسەر ئەساسی ئەوەی کە تۆ خەڵک دەردەکەی یان ڕێگە نادەی خەڵک لە وڵاتەکەت بژیە یان ڕێگای پێ یانیش لەسەر ئەوە ساسەیە کە تۆ دەرگات کردوتەوە بەدەیان نەتەوە و ئاین و عێرق و ئەثنیک لە هەرێمی کوردستان دەژین ئەم لەسەرەوە ساسەیە کە مەجموعەیەک شتمان هەیە لە هەرێمی کوردستان کە ئێمە شانازی پێوە دەکەین لە موجتەماعی دەولی من لە زۆر لەو مناسەبات و لەو ئیڤنتانە حاضر دەم لە جنێڤ لە نیویۆرک کە باسی هەرێمی کوردستان دەکەین هەندێک شتمان هەیە زۆر شتمان نییە بەڵام هەندێک شتمان هەیە کە هەوڵ دەدەین لەوێ زۆر ئیبرازی بکەین و شانازی پێوە ئەمەستا بەڕێزت باوڵێن بەرکەوتەی ڕاستەو خۆت هەیە لەگەڵیان لە نزیکەوە لەگەڵ ئاینونەتەوە جیاوازەکان ینی نمونەیەکی سەرنجڕاکێشت لەلا هەیە کە بێتە نمونەیەکی زیندوو بۆ بینەران جوان لە ئاینە جیاوازەکان لە یەکتر قبولکردن لە نەتەوە جیاوازەکان ئێمە تەوان زۆر نمونەمان هەیە لە هەرێمی کوردستان مەسەلەن ئێمە باوەڕکەم وحید وڵاتین بەلایکمی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کەنیسە و مزگەوتمان بەرامبەر یەکە بێ بەسەر 100 مەتری پێم وایە نمونەی زۆر جوانمان هەیە لە ڕۆژی کردنەوەی کەنیسەکە دیسان ئەم پیاوی ئاین تەڵەنەوە برادر مەسڵاوم هەیە بۆی ڕەفیقی تەڵەباتی زانکۆ کە دەنگی بانک هات
قسەکانی وەستان بێەوە هیچ قسە بکە هەر قسەکانی وەستان نەختێ کشاوە پاش ناوی تیاریە سڵاوم هەیە بۆ کاکتیاری کەس پێی نەگوت بوو خۆ وەرە کاکە دەنگی بانگ دێ مەسەن ئێوە بوەستێن ڕێزمان بگرن ڕێزگرتن بە فەرز نایە و قەناعەت و معتەقەد و ئیمان و باوەڕی و ئینتیما بە فەرز نایە بە زۆرە ملێ دروست نابێ یعنی تاسبەی بڵێ تۆ بێ باوەڕیت بەم ئاینە هەبێ باوەڕی لە ناو دڵ و مێشک و زەمیر و وجدانی ئینسانە ناکرێ نە بە یاسا نە بە نفوس فەرزیکەی بڵێ ئەمانە موسلیمە ئێک و کابرا ئەگەر خۆی پێ مسلیم نییە مسلیم نییە خوا دەزانێن شخصە مسلیمە مسلیم نییە ئێستا هەمانە لە عێراق هەمانە بەها ئیمان هەیە لە هەویەکانیان نووسراوە مسلم تا ئێستا چارەسەر نەکراوە بەرە یاسا ڕێگا نادا کەسێکی غەیری ئیسلام کەسێکی ئیسلام کە پێشتر ناوی بە ئیسلام نووسرابێ ببێتە غەیرە ئیسلام کێشت هەیە لە یاساکانەوە نمونەیەکی تری جوان ئەو بوو کە لە کەناڵەکەتان لە ژوورە تا سەرکەوتم هاتم چەندین نەتەوە و خەڵکم بینی خەڵکی ڕۆژهەڵاتە خەڵکم بینی سووریا خەڵکم بینی ئێستا دەچێت هەر مؤسسەیەک لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکەی ئێمە بڕۆ بۆیە باسم بڕۆ ڕێستۆرانتێک بچووە کافتریایەک 4 کەس لە هیچ دەکەن دەبین دویان خەڵکی ئێرن چواریان سێیان خەڵکی ئێرنین ئەم جۆرە لە کرانەوەیە باشە عینوان یاخود ناونیشانی وەزارەتی ئاوقاف ئەو تایتڵی کە هەیەی تا چەند دەرخەری ئەوەیە کە لە کوردستان زۆر یەکتر قبول دەکرد ینی بنمونە ئەمە ئەگەرچی لە هەرێمی کوردستان زۆرینە مسلمانین بەڵام نەبووەتە وەزارەتی ئاوقاف بۆ کاروباری مسلمانە وەزارەتی ئاوقاف بۆ کاروباری ئاینی وەکو خۆ دوتت نوێنەری سەرجەم ئاینە جیاوازەکان خۆ بزانە پێما نەکات پێما بە تەکید بەشێکیش هەیە کە پەیوەستە بە نەتەوە ئاینە جیاوازەکان ئەزانێت چۆنە خۆ تۆ کە دەڵێن ڕێز لە ئاین دەگیرێ لە هەرێمی کوردستان ڕێز لە ئاینەکان تۆ ناکرێت ڕێز لە ئاینێک بگری ئەوانی تر فڕێدەی خۆ یان ڕێز لە هەموو ئاینەکان دەگری بە یەک ئاست یان ڕێز لە کەس ناگری و گنگی یان با بڵێن لەو قەزیە ئەوەی نقطەی فاسلە کە تۆ هێزبی و تۆ گەورەترین ئاین بی یان زۆرترین خەڵکی ئەم ئاینەبی تۆ بێ ڕێز لە ژمارە بچووکەکە بگری نەک فەرزکەی لەسەر ژمارەیەکی بچووک بێ ڕێز لە تو بگرێ یعنی بە معنای ئەوەی با بڵێن موسڵمان زیاترین نسبەنە لە هەرێمی کوردستان هیچ حکمتێکی گەورەی تێدا نییە ئەگەر تۆ وا بکەی مەسیحیەکان ڕێز لە ئیسلام بگرن لەبەرەوەی نەهێزی لە دەستە بەخۆی کەمینەیە بەڵام کە تۆ مسلمانی و زۆرینەی و هێزت لە دەستە و کورد زیاتر وەکوونەتەوە هێز لە دەستە و دەسەڵاتە و حکوومەت بەڕێوە دەبا تۆ بێی ڕێز لە ئاینە بچووکەکەیان با بڵێ ئەوانە ژمارەیان بچووکترە ئەوە حکمەتەکە لەوەدایە خۆ لە عێراق بۆ نمونە ئێمە نمونەمان هەبوو مەسیحیەکان کریسمەسیان تەجیل کرد لە بەرەوەی شەعائیری شیعی هەبوو بۆ نمونە ژمارەیان من ناوێرن ڕێزگرتن نییە ئەوە ترسە ترس جیاوازە لە ڕێزگرتن بڵێ باشکا گۆشار یەک گەشتی دیکە زۆر گرنگە ئەویش پەروەردەیە و چۆن بتوانین ئەم جیلەی کە هێستا هەیە یاخود ئەم نەوەیە کە ئێستا هەیە بوا پەروەردە بکرێت ئێستا بۆ خۆی لە ئەمریکا کە یەکێکە لە وڵاتە هەرە پێشکەوتوەکان و ئیتر بانگەشەیەکی دموکراسی تەواوەتی تیاکرێت تا ئێستاش دەمارگیری بەرامبەر بە ڕەشپێست هەیە لە قوتابخانەکان ڕەنگە ئەو کێشانە دروست بێ بینیمانە بەرامبەر بە ڕەشپێستەکان چۆن مامەڵە دەکرێت چی بکەین لە ڕووی وشیاریەوە لە ڕووی پەروەردەییەوە ئەوەندەی دیکە ئێمە توانەکانمان بخەینەگەر بۆی کە ئەم ڕۆڵەیە کە هەمانە هەروەکو پێشتر چۆن ڕێزی یەکتری گیراوە هەر بەم شێوە بەردەوام بچێتە پێشەوە عەرەب دەڵێ في النهاية لا يصح إلا الصحيح ئەوەی ڕاستە بێ بیناسین ئەمە ڕاستە خۆ نەک لە ئەمریکا لە زۆربەی لە وڵاتانی ئەوروپاش وەکو نمونە حیراک هەیە لە دژی بۆ نمونە لە دژی لاجئەکان
KKK هەیە گروپێکن لە ئەمریکا دروست بوون لە دژی ڕەشپێست و لە دژی موسڵمان و بەس تەنها باوەڕیان بە کریستیانە سپی پێستەکانی ئنجیلی هەیە هەن ئەم حاڵەتانە بەڵام ئەمانە وەکو لەناو کۆمەلگا بێ ڕیکۆگنایز بکرێن وەکو حاڵەتێکی شاز وەکو حاڵەتێکی نامۆ غەریب نەک من بێم تەبریری بۆ بینمەوە ئێمە هەمان بۆ حاڵەتمان هەبوو لە هەرێمی کوردستانش هەمان بووە لە عێراقیش هەمان بووە حاڵەتێکی ئاوا شازە یان حاڵەتێکی ئەوە دژایەتی میلەت و دژایەتی قومیت تێدا لە ئاستی پەروەردەیی لە ئاستی کە مناڵەکانمان پەروەردە دەکەین دەبێت بۆیان دیاری بکەین ئەمە ڕاستە ئەمە حاڵەتی ڕاستە خەڵک قبول دەکات کوردستان نەتەوەکان وەردەگرێت کوردستان ئاینە جیاوازەکان لە خۆ دەگرێت ئەمە حاڵەتی شازە حاڵەتێکی نامۆە حاڵەتێکی غەریبی ناتەبیعیە کە خەڵکانێک داوا دەکەن بۆ نمونە تورکمان دەرکرێت لە هەولێر تورکمان چۆن دەردەکرێت لە هەولێر عەرەب نابێ ڕێگا بدرێ ئێزدی ئەمانە دژی ئاینن ئەم جۆرە حاڵەتانە دەبێت وەک خۆی بۆیان باس کرێ نابێ بترسین لە نەوەکانی داهاتوو نابێ بترسێن مواجهەی ئەم پرسیارانە بکەین ئەبێ بتوانین قسەیان لەگەڵ بکەین چونکو ئەوەی ئەوڕۆ من هەوڵ بدەم شتی لێ بشارمەوە شتی لێ بدزمەوە باسی نەکەم بۆی سبەی بە ڕێگای سۆشیال میدیا دەیزانێ بە ڕێگای ئینتەرنێتەوە دەیزانێ طبیعیە دەبێ من نەترسێم لە جیلی داهاتوو لە مناڵەکانم لە کوڕەکەم لە کچەکەم ئەبێ طبیعی بۆی باسکەم و تەنانەت هەتا ئەگەر کێشەشمان هەیە حاڵەتمان هەیە بێ بۆی باسکەم بڵێم حاڵەتێ بەڵام حاڵتە وەک خۆی بۆی باسکەم بڵێم حاڵەتە حاڵەتێکی خراپە حاڵەتێکی سلبیە لە ناو کۆمەڵگاکەماندا بەڕێز سوشیال مالۆ سەرۆکی ڕێکخراوی کوردستان بۆ مافی مرۆڤ سپاس بۆ تۆ بەم بەیانیە لەگەڵمان بووی هێز و توانە و ئینەرژی زیاترت داینی بۆی کە زیاتر یەکتر قبول بکەین سپاس بەخێراتی گوزارم